بشاهدی ئەوەی کە ئیناسی برایەکی دیندار و مسلمان بووە ڕەحمەتی خواتان لێبێ لەم کاتە گرنگە حەزەکەم دوو-سێ دەقە شتێکتان بیر بخەمەوە ئەویش ئەم برایە ئەبێ مامۆستا بێ بۆ ئێمە ئەبێ پند و عیبرەت بێ بۆ ئێمە برانی بەڕێزم ساڵێک لەمەوبەر نەخۆش نەبوو بە هۆکاری نەخۆشینێک چووە نەخۆشخانە قەدەری خوای پەروەردگار وتیان تۆ وەڕەم لەسەرتا هەیە لەو کاتەوە بارودۆخی تێک چووە و ئەم برایە لەژێر عیلاجی کیمیایی هەتاوەکو هەفتەی ڕابردوو ساغ بوو هەفتەی ڕابردوو هەناسەی ئەدا ئەم کاتانە بەڵام ئەوە تا ئێستا زیاتر لە 6 ڕۆژە جەنازەکەی لەناو سەلاجایە لەبەرەوەی تێک نەچێ کەوابوو پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ المەوت ئەعظەم واعظ مردن گەورەترین پند و ئامۆژگاریە با بزانین ئەم برایە کە ئێستا ئەڕوات ئەو جلوبەرگەی کە لەبەری کردبوو ئەمڕۆ مرد و شۆر بۆی داکەن بزانین من و تۆش کە بەیانی جلوبەرگەکە لەبەرەکەین دڵنیا نین ئێوارە خۆمان دائەکەین یاخۆ مرد و شێرە بۆمان داکەنێ و ئەم برایە سەرۆت و سامانەکەی هەمووی بەجێ دێڵە لێرە هیچی لەگەڵ خۆی نابە دڵنیا بن کەسمان هیچ نابین بۆیە هەرچیمان هەیە بەجێ دێڵین ئەوەی کە هەمانە سەرۆت و سامانی دنیا بەخوای گەورە هەمووی بەجێ دێڵین ئەم برایە بزانت چەند جلوبەرگی مارکە و مۆدێلاتی هەبووە ئێستا مۆدێلترین جلەکانی ئەو کفنە سپێیە قەسەم بەخوا کەسمان لەوە زیاتر نابین بۆیە برانی بەڕێز ئاخۆمان حازرکەین بۆ ڕۆژێکی ئاوها و ئەگەر ئەم برایە پێشتر سارەی مۆدێل بەرزی لێ بخورایە بەدڵی خۆی ساری لێ بخورای بیکڕایە ئێستا ئەوە مۆدێلترین مۆدێلی ساری ئەو سنووقەت تەختەیە کە لەگەڵ جەنازەکەی ئەڕزێ ئەو برایە ئەگەر خاوەنی 50 خانوو بێ لەسەر عەرزە بەیانی یاخود دوو بەیانی لەژێر عەرزە 2 مەتر عەرزی واڵەکەندێ ئەمە ماڵی کۆتایی ئەوە هەتاوەکو قیامەت ڕەحمەتی خواتان لێبێ خۆتان حازر بکەن خۆتان ئامادە بکەن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەچووە سەر قەبرستان و ئەگریا و ئەو جای فەرموو أعدت لمثل هذا خۆتان بۆ ڕۆژێکی ئاو ئامادە بکەن دڵنیا بن کەسمان لەو مردنە ڕزگارمان نابێ كل نفس ذائقة الموت بۆیە خۆ ئامادەکردن ئەگەر ئێمە سەفەرێ بکەین لە ژیانمانە جانتاکە ئامادە ئەکەین لەگەڵ خۆمان ئەیبین بەڵام سەفەری ئەم برایە جیاوازە ئەم برایە ئەبێ پێشە جانتای وەسایلەکانی شەحن کردبێ ئەبێ کار و کردەوەکانی ناردبێ پێش خۆی ئێمە ئەگەر ئێستا زیندوی نەینێرین قەسەم بەخوا کە مردین هیچمان بۆ ناڕوا إذا مات الإنسان انقطع عمله هەچ کەسێک کە مرد عملی قەطع بێ کار و کردەوەی ئەوەسێ بۆیە ڕەحمەتی خواتان لێبێ خۆتان حازر بکەن خۆتان ئامادە بکەن ئەگەر خراپەمان هەیە با لە ئیسەوە وعد بدەین بەڵێن بدەین تەوبە بکەین دەست لە خراپە هەڵگرین ئەگەر حرامە خۆین و لە حرامە ئاژین با لە ئێسەوە دەست لە حرام هەڵگرین و حرام نەخۆین واز لە حرام بێنین ئەگەر چاکەکار و چاکە خوازین با بەردەوام بین ئیستیقامەمان هەبێ هەتاوەکو لە کاتی سەرمەرگی شاخوای پەروەردگار مژدەمان بۆ ئەنێرە بە مەلایکەتەکانە فەرمێ ألا تخاف ولا تحزن نبترسە و هەموو خوزنی دنیات هەبێ نەبترسە لەو شوێنەی کە بۆی ئەچی بۆیە ئەم برایە بە شاهیدی ئێمە و خەڵکی چاکیش بەڕاستی کەسێکی چاکار بووە ئومێ دەکەین ئەو قەبرەی کە نازانین لەکوێیە بێتە باقی لە باخەکانی بەهەشت بۆی یا ڕەبی خۆی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانیە خوایگیان لە گوناهەکانی خۆش ببی یا ڕەبی خوای ئاهلێکی پێ بدەی لە ئاهلەکەی خۆی باشتر ماڵێکی بۆ دابین بکەی لە ماڵەکەی خۆی باشتر یا ڕەبی خوای ئەمەش عاقبەت خێر بکەین خوایگیان ئەجر و پاداشی ئەم برا بەڕێزانە بداتەوە جزاکم الله خەیرا خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە